بۆنەی جەژنی قوربانی پیرۆز و بە لەبەرچاوگرتنی دۆخی داراییان ئەنجومەنی سۆرانی کۆمەڵی دادگەری جلوبەرجی جەژنی بە سەرسەد مناڵی بێباوک و کەم دەرامەت دابەش کرد. ئەمڕۆ شوەکە ئەنجومەنی سۆرانی کۆمەڵی دادگەری بە هاوکاری خێرمەند و خوا پێداوان توانیمان جلوبەرجی جەژنی قوربان ئامادە بکەین بۆ نزیکەی 100 منداڵی بێباوک و منداڵی هەژار. دیارە وەکو نەرێتی ساڵانە ئێمە بەردەوامین لە جێژنەکان لە کاتی کردنەوەی قوتابخانەکان لە هەموو بۆنێک زۆر خۆمان بەخۆشحاڵە زانین کە ئەتوانین خەڵکی هەژار و منداڵی بێباوک دڵخۆش بکەین بە جلوبەرێک و بە ئازوقا و بە پارۆ بە زەکات و بە خێر و سەدەقەکانیان. بۆی لێرەوە ئێمە دوعای خێر بۆ خێرمەند و خێرخوازان ئەکەین و کە هاوکاریان کردوین وخوای گەورە موفقیان کە لە دنیا و لە قیامەت خوا گەورە نمونیان زیاد کە و داواشیان لێ ئەەکەین کە بەردەوام بن لە هاوکاریکردنمان بۆ ئێمە شوەک و دەستەشی ئەمین ئەو خەڵکە هەژار و نەدار و منداڵ بێباکانە دڵخۆش بکەین لە سنوورەکەمان. هاوکاریکردنی یەتیم ئەو کەسە کە هاوکاری داکەتیمێک ئەکات کە بە دوای خەم و ئازارەکانێکی پێغەمبەری خوا ئەفەرمێت عەلەیهی سەڵ فەرمێت الساعي على الأرملة كالجهاد في سبيل الله ئەوانەی کە بەدەم داواکاری و پێداویستەکانی داکەتیمێک ئەچن کاریان بۆکەن فەرمیێک ئەو کەسەوەیە کە لە جیهاد دابێت لە خەبا و تێکۆشان دەبێت لە قیامەتی شادراسی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بە ئەماشێ ئەو خێرخوازانشکەوە لە پشت ئەو پرۆژانن ئەوانش بە هەمان شێوە لەو ئەجر و خێر و پاداشە بێبەش نابن بێزنی خوای گەورە خوای گەورە مونازەت کات و خوای گەورە پاداشە داتەوە. لای خۆشیانەوە سەرپەرشتیارانی مناڵانی بێباوک دەستخۆشی خۆیان ئاراستەی خێرخوازان و ئەنجومەنی سۆرانی کۆمەڵ دەکەن کە هەمیشە ئەوانیان لە یاد بووە و بەردەوام هاوکاریان کردوون و ئەرچی سەرشانیان کەم دەکەنەوە. ئەمە هەموو کاتێک ئەمە سەربەرزین بەنگەوە جوان بەنگۆ سەربەرزین لەبەر هەموو کاتێک سەرپەرشتێمەوە کردیا هەموو کاتێک دەرخۆشی دەمە دەرخۆشین بەرامبەر بەنگۆ داکەتیم و فەقیر و دەرخۆش کردینە هەموو پێویستیان پێەیە هەموو منداڵ پێ دەرخۆشە هەموو منداڵێک دری خۆش بچن چەنگۆ دەرخۆش کردی خوش درینگە خۆشە کە سەرکەوتوو ئەبن لە دنیا و لە قیامەت سەربەرز ئەبن براکەم. دەستخۆشی لە ئەنجومەنی سۆرانەکە کە بە بۆنەی جێژن هەڵەستن بە دابەشکردنی جل بەسەر منداڵ بێباوکان دەستخۆشی لێ یەکەم. دەستگا خێرخوازیەکانی کۆمەڵ لە هەموو بۆنەویادەکان هاوکاری خەڵکی هەژار و کەم دەرامەت و یەتیم دەکەن و خەندە و خۆشی دەخەنە سەر لێوەکانیان. ئازادۆمەراوەی تایبەت بە پەیامی ڕۆژ سۆران.